شارەکەم تۆ هاوەرگەی ئەمڕۆ دێنێ و دەریمانی هەزار ساڵە وەکە توانی تۆ سارێژی بیرینمانی بالمواقف اخوان وبس بالكلام للابد تجمعنا كالركوك بیرۆکەی گۆرانیەکە ئەوەی ڕاستی بێ لەلایەن هاوسەرەکەم هەژار ڕەشیدەوەیە کە هەستاین بە 4 زمان ئەویش عەرەبی و کوردی و تورکمانی و سریانیە 5 شاعر بەشدار بوونە لەم گۆرانیە لە بەشی کوردیەکە 2 شاعری کوردیە و لە بەشی سریانیەکەیش شاعرێکی سریانیە حەزم کرد گۆرانیەکە ئەو 4 زمانەی کە وتومە شاعرەکان هەر لە نەتەوەی خۆیان بن هەر نەتەوەیەک باسی برایەتی و پێکەوە ژیان بکە لەبەر ئەوە هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ بەڕاستی گرنگە زۆر لەم جۆرە شتانە هەبێت لەم کاتە لەبەر ئەوە کەرکووک بەداخەوە ئەوەی دێت بەس ئەوە نەفتنە و تەفریقە ئەکاتە ناو ئەم ملەتە و بەجێی دێڵێ منیش هیوادارم بەم گۆرانیە یعنی هەر 4 نەتەوەکەی کەرکووک بیر لە برایەتی و پێکەوە ژیان بکەن زیاتر لەوەی کە ئەم بڵێ من عەرەبم و ئەو بڵێ من تورکمانم ئەو بڵێ من کوردم و ئەو بڵێ من سریانیم یعنی بەسە حتا کەی کەرکووک ئەم جۆرە ئەم شتانە بکێشێ ئێمە هەمومان براین و هەر برایش ئەمێنینەوە